بەڵێ خۆی کێشەیەکی گەورە ئەوەیە ئێمە ڕێگایەکمان نییە کە بڵێ چۆن ئەزمموی کەسی وەرئەگریت بەس NLP یەکێک لەو تەکنیکانەی پەیوەندیە کە ئەم ڕێگایە ئاسانەکە واتە من لە NLP باشترم نەبینیوە لەسەر ئەوەی چۆن ئەتوانی ئەزمون و استراتیژی مێشکی کەسێکی کە وەربگری نمونەیەکتان بۆ ئێنمەوە ئانتۆنی ڕۆبنز یەکێکە لەو ڕاهێنەرە عالەمیانەی کە زۆر بەناوبانگە نووسەری کۆمەڵە کتێبی زۆر بەناوبانگە و خاوەنی گرانترین کۆرسە لە عالەم ئەڵێ زەمانێک ڕۆشتم بۆ سوپای ئەمریکا پێم وتم من خولی دەستڕاستیتان بۆ ئەڵێمەوە چۆن سەربازەکان ئامانج بپێکن ئەڵێ ژەنڕاڵێکی گەورە بوو لەگەڵی دانیشتم پێی وتم چۆن وتم من داتام بنێ لە نیوەی کاتە نەتیجەی باشترێن بەدەستە وتم ئێوە باشترین کۆرسکە خوێندوتانە لەسەر دەستڕاستی چی بووە وتی ژەنڕاڵێکمان لایە کۆرسێکی وتوێتەوە بە 4 ڕۆژ لە 170 سەربازەکان دەرچوون وتی من پێم وت تەنها بە 2 ڕۆژ کۆرسەکە ئەڵێمەوە بە زیاتر لە 170 ئێوتی ئەوانی ژووتیان ئامادەی عەقدیان کرد و وتی منیش ڕۆشتم بۆ سەربازگەکە کە دەورەکە بڵێمەوە وتی منیش لەوێ پرسییم کێ دەست ڕاستترینی سوپایە وتیان فلان کەس وتم بۆم بانک تی کاتێ بۆیان بانک کردم من دەفتەرێک و پاندانێکم برد وتم وەرە مخابلەیەکم کرد پاشان وتم ئادەی تەقەبکە لەو ئامانجە ئەڵێ تەریقە بوویەوە ئەڵێ پێم وت هیچ تەریق مەبەرەوە من بە هەموو تەمەنم تا ئێستا کە هاتووم ئەم کۆرسە بڵێمەوە یەک فیشەکم نەتەقان ئەڵێ وایە زانی پێی ڕابێت ئەڵێ وتم هیچ شەرم لە من مەکە چ پرسیارێکم کرد جوابم بەرەوە من لە هەموو ژیانمە یەک فیشەکم نەتەقان ئەمە ڕۆشتووە دەورێش بڵێتەوە کە چۆن ئامانج بپێک ئەڵێ من چی بگەڵە من بەس شارەزام بەس شارەزایکی NLP بە هیچی تر بەس لە NLP شارەزای وتی من دانیشتم چۆن بیرەکەیتەوە تەسەورت چۆنە چۆن دائەنیشی چۆن تەماشای ئەو هەدەفەکەی لەو دەقا بیرت لای چییە چۆن سیلاحەکە ئەگری هەمووی بە تێبینی نووسی وتی ڕۆشتمەوە ئەوەم فێری سەربازەکانی تر وتی من لە سیلاحە شارەزانی بەڵام لە استراتیژی مێشکا شارەز ئازیزم ئەمە دەرهێنانی بەشێکە لە ئەزمموی کەسی ئەم ئینسانە سەرکەوتووە بۆیە کاتێک کە تۆ ئینسانێک ئەبینی لە بوارێکا زۆر لێ هاتووە هەوڵ ببیناسە گفتوگۆی لەگەڵکە پرسیاری لێ بکە بیر لە قسەکانی بکەرەوە پێ ئەچێ لە ڕێی ئەمەوە کەمێک لەو ئەزممونە کەسیی ئەو وەربگریت بەڵام ئەگەر شارەزایەکی باشت لە سایکۆلۆژیا و لە NLP و لە هیپنۆتیزم و لەمانە هەبێ لە کۆمەڵێک لە زانستی پەیوەندی چکە NLP بەڕێزان تەکنیکێکی بواری پەیوەندیە NLP شتێکی عەجیب و غەریب نییە NLP پێتەڵێ ئەو شتەی لە مێشتی ئینسانایە چۆن لە زمان و جەستەیە دەرئەکەوێت ئەمە یەکێکە لە شتە اینجا تۆ ئەگەر بتوانانی بەو شێوازە ئەزممونە کەسیەکە وەربگری ئەوە شتێکی زۆر باشە بەڵام بە شێوەیەکی گشتی من قسەکەم ئەوەیە تۆ خۆت ئەزمون بکە تۆ خۆت وەرە دانیشە لە شوێنێکە بڕیار بە بیر لە گەورەیی کەون و مەزنی خوای گەورە بکەیت یعنی خۆت وەرە ئەم ئەزممونە وەربگرە تۆ خۆت بیرکەرەوە لەو کەسانی کە ئەیان ناسی تۆ خۆت بیرکەرەوە لەو زانیاریانەی کە وەرت گرتووە وەرە خۆت قوڵ بەرەوە جارجارە ئەستەن بیرکردنەوەت بوەستێنە خۆی شتێ بە مێشتا وەرە بۆ نمونە تۆ باسی سەعیدی نەورەسیتان وەرە کتێبەکانی بخوێنەرەوە ژیانەکەی بخوێنەرەوە بیری لێ بکەرەوە بەڵام چی بکە هەموو ڕۆژێ تۆزێ ڕاوەسە ئەوە خۆی شتێ بە مێشتا ئەو شتێک کە خۆیە بە مێشتا بە ئینتیوشن ئەمە هیچ بەڵگە و بەڵگەکاری و لێکدانەوەیکی تیانە یەکسەر ئەبێتە ئەزمونکردنێکی کەسی بۆ وەرگرتنی معرفت بۆیە گوێگرتن زۆر زۆر مهمە قوڵبوونەوە بیرکردنەوە یعنی ڕێکسەر ڕێی خۆتان مەڵێن بەڕێزان ئەمە زۆر غەڵەتە بۆ نمونە مەلایەک قسەکە یەکسەر مەڵێ وەڵا قسەکانی جوانە قسەکانی ناشت گوێ بگرە فێر بوو دانەیەکی تر دانەیەکی تر دانەیەکی تر کتێبێکی تر سەرچاوێکی تر مەقالەیەکی تر دکتۆرێک نازانم چییە
بە پەرۆشی بۆ فێربوون دامنیشە وەربگرا فێر ببە و مەرجیش نییە بڕیار بێ یعنی لە سەرەتا ئەو بڕیارمەیە بخوا ئەمە وایە ئەو ئەوەیە ئەوەیە بۆی مێشکت بتوانێت فیلتەرەکان تێک بشکێنێەوە زانیاری وەربن